بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت یادگار فایەقمە ئەمشەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانم بۆ باسی ڕۆژ ئەم شەوی ژۆک و شەوانی دی و میوانی ئەزیز و بەڕێزمانەیە لە سلێمانیەوە بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان چاودێر و شرۆڤەکاری سیاسی سوپاسی ئەەکەین و لە هەولێری شەوە دکتۆر محەممەد ئیحسان بە هەمان شێوە چاودێر و شرۆڤەکاری سیاسی دیارە مەبەستمان ئەمڕۆ قسە لەسەر کۆمەڵێک پرسی جیاواز بکەین لە پەراوێزی خۆپیشاندانەکانی عێراق لە پەراوێزی و ناڕزایەتیانی لە عێراق هەیە خۆتان دەزانن لە ئێستاە ینی چاوەڕێ دەکرا کە حکوومەتی نوێی عێراق پێک بێنرێ پارلەمانتارە سەرکەوت و دەرچووەکان بۆ پەرلەمانی عێراق دەست بەکارەکانیان بکەن بەڵام بەهۆی ئاڵۆزیەکانەوە هاوکێشەکان بە شێوەیەکی جیاواز کەوتۆتەوە وا لە نوێترین پێشاتیشدا موقتەدا سەدر وەکو خاوەنی گەورەترین لیست یا فراکسیۆنی براوەی هەڵبژاردننی 12 ئایاری ڕابردوو داواکە تەواوی گفتوگۆکان بۆ پێکێنانی حکوومەتی داهات و دروستکردنی هاوپەیمانی ڕابگرن بەدەم داواکاری خۆپیشاندەرانەوە بچنوە تا داواکاری ئەوان بە شێوەیەکی کردەی و فعلی جێبەجێ نەکرێ بە هیچ شێوەیەک باس لە پێکێنانی هاوپەیمانی نوێ و پێکاتنی حکوومەتی داهات و نەکرێ بەڵام ئەوەی لە شەقامی عێراقیەوە بە هەمان شێوە لە شەقامی کوردستانی شەجێی پرس و سەرنجە ئەوەیە کە نوێترین پێشات ئەوەیە کە لە 16 تەمموز لە ڕۆژنامەی وەقاعی عێراقی ژمارە 4409 قانونی ژمارە 13 2018 بڵاو کراوەتەوە پەرلەمانتاران دوور لە چاوی مێدیاکان بەبێ ئەوەی بزانن چۆن دیراسە کراوە چۆن ئامادە کراوە چۆن ڕێک خراوە چۆن گفتوگۆی لەسەر کراوە چۆنیش پەسەند کراوە یاسایەکیان لە بەرژەوەندی خۆیان بە ماوەیەکی کەم پێش تەواوبوونی تەمەنیان پەسەند کردووە بە پەرلەمانتارانی کوردستانیشەوە کە هەمیشە بەشێکی زۆریان لەوێ بانگەشەی ئەوەکەن کە بۆ کورد لەوێن بەڵام یاساکە تەمەنی ئەو 4 ساڵی پەرلەمانی بە 15 ساڵ بۆیان حساب کردووە و ئەوەی مەرجی 50 تەمەن گەیشتن بە 50 ساڵ لابراوە دنیایەک امتیازاتی دیکەیان بۆ خۆیان پەسەند کردووە بەبێ ئەوەی بۆ کەسی باس بکەن سیر ئەوەیە باسی ترێن نەدەرەوە بۆ ئەمەیان نێنایە دەرەوە بۆی هاوڵاتیان هێرێمی کوردستانیش بیژانن و ئەوەشی ئەم شەو مەبەست مەقسەی لەسەر بکەین و کاک دکتۆریش لە فەیسبووکی تایبەتی خۆیەوە ئاماژەی پێداوە هێنانە پێشەوەی گفتوگۆیەکی حیوارێکی نیشتیمانی بێمەرجە چکە وەکو خۆی ئاماژەی پێداوە ئەڵێ هەتا ڕز نەسووتاوە بێگومان قسەی زیاتری لەسەرەکەین من لە جەنابی کاک دکتۆر دڵشاد عەبدوڕەحمانەوە دەست پێ یەکەم کاک دکتۆر سڵاوتان لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە ئەگەر بەخێرا و بە پوختی و کورتی خوێندنەوەیەک بۆ خۆپیشاندانەکانی عێراق بکەی بەپێی ئەزمموی خۆت ئەوەیە گوزەریە چییە شتێکی کاتیە یاخود هەر بەڕاستی سەرەتای قۆناغێکی نوێ سەرەتا سڵاو لە هاوڕێی بەڕێزم کاک دکتۆر محەممەد ئیحسان و لە بینێرانی تەلەڤیزیۆن ڕاستی ئەوەی لە عێراق ئەگوزەرێ لە شارەکانی باشوور بەرهەمی ئەو چەند ساڵەیە 14 ساڵەیە لە حکومڕانی طبقەی سیاسی عێراقی کە بەداخەوە ئەتوانین بڵێن طبقەیەکی سیاسی شکست خواردوو و تا ڕادەیەکی زۆر گەندە و عێراقیان گەیانۆتە ڕادەیەک کە دەنگدەرەکانی خۆیان بێگومان ئەوانەی کە ئەمڕۆ خۆپیشاندانەکەن هەمان ئەوانن کە ئەو طبقە سیاسیان گەیانۆتە ئەم دەسەڵاتە بۆ چەندین ساڵ ئیتر بە ناوی مەزهبەوە بە ناوی دینەوە بە ناوی نەتەوەوە ئەمانە ئەتوانین بڵێن بەداخەوە خەڵکی عێراقیان گەوجاند بۆیە ئەمە بەرهەم کۆی شکستی حکومڕانی عێراق گەیشتۆتە ترۆپکە کە ئیتر تەقینەوە ئەمڕۆ من چەند دراسەیەکم خوێنەوە چەند توێژینەوەیەکی زانستی ئەسڵان لە چەند توێژینەوەی کا توێژەرانی زانستی گەشتونەتە ئەوەی کە شارەکانی باشووری عێراق ژینگەی ژیانی تیانەماوە کارەساتبار ئەمەیە لە ڕووی پیسبوونی ژینگەوە لە ڕووی واتە مستەلزەماتی مانەوەی حیاتیانەماوە تەنانەت هەوارەکانی عێراقی سە باس لەوە کرێت کە لە لیستەکەی یونسکۆش بێنرێتە دەرەوە بێگومان ئەو کێشە گەورانی کە لە عێراقا هەیە کێشەی بە بیابانبوون کەم ئاوی کەم کارەبایی پیسبوونی ژینگە کە ئەمانە هەموو کێشەگەلێکن کە وایە دەسەڵاتدانی عێراق بە جددی بیری لێ بکەنەوە
عراق دوای چەندین شەڕی گەورە شەڕی عراق ئێران شەڕەکانی یەکەم و دووەم لە ئەمریکا پاشماوەیەکی زۆری جەنگ لەو ناوە نەهامەتێکی ئەجگار گەورە هەزارەها کەسی بێدایک و باوک ئەمانە پێویستی بەوە بوو عراق طبقەیە حکمڕانی کاکە خاوەنی پلاندانان و خاوەنی عقلێتێکی خزمەتگوزاری بێ نەک ئەوەی کەەوە ئەوان تەنها بەرنمەیان ئەوە بوو چۆن بتوانن زۆرترین سەروەت بە لە داهاتی گشتی یاسای تا تەموز و 16 تەموزیش بەردەوام بۆ پەرلەمانتارەکان کردویان ئەمە نمونەیەکە لە ڕاستیە ئەمە توانین بڵین تراژیدیی کۆمیدیانەیە تۆ ئەم چەند ساڵە تەنها بیریان لەو کردوەوە چۆن بە یاسا سەروەت و سامانی ئەم وڵاتە هەڵوشن تەنانەت دوایەوەی لە پەرلەمانیش نامێنن ئەمە هەموو تەبەقە سیاسی عراقیەکە بەڕاستی بەرپرسیارە لەوە هەر سەیری بکە لە یەکەم ڕۆژەوە کە بریمەر هاتووە ئەم تەبەقە سیاسی بە دوای امتیازی خۆیانەوە هەر لە یەکەم ئەنجومەی نیشتیمانیەوە بڕیاری ئەوە دراکە پەرلەمانتاران چ موچەیەکی گەورەیان هەبێت چ دەرماڵەیەکی گەورەیان هەبێ سەرۆکایەتەکان چ دەرماڵەیەکیان هەبێ بیر لەوە نەکرایەوە ئەم داهاتی عراق چۆن وا لێ بکەن کە هەلی کار بۆ خەڵک بۆ خدابین بکەن عراق گەڕێنەوە بۆ ریزی پێشەوە پەروەردە پێش بخەن زانکۆکان پێش بخەن هەر سەکتەرێکی ژیان لە عراق ئاگری کارە سەدبارە بۆیە لە حقیقەتە ئەمە بەرهەمی ئەو کاکتۆر من پێم خۆشە هەندێک کیتر لەسەر ئەوەی پەرلەمانتارەکان بۆستین چکە بابەتێکی هەنووکەیە بۆی هاوڵاتیان یاریێمی کوردستانیش زیاتر بەرچاویان ڕوون بێ بەرامبەر بەوانی کە نوێنەرایەتیان کردوون وتەیەکەی ئاڵێت شۆڕژگێڕی ساختە ئەو شۆڕژگێڕەیە کە بیر لە گۆڕینی هەموو شت و هەموو کەسێکە کاتەوە خۆی نەبێت ئەم پەرلەمانتارانە بەبێ ناوهێنانی کەسیان چکە کەسیان ئەلانیان نەکردو بڵێ منەوە امتیازم ناوێت و دەستبەرداریە بم و نامەوێت و یان هیچ نەبێت لە ڕاگەیاندنەکانەوە بڵێت هاوڵاتیان وەرن ئەی هاوار شتێکی وا لە پەرلەمانە گوزەر کەس باسی نەکردووە تۆ لەم بارەیەوە خوێندنەوەی خۆت و کۆمنتی خۆت لەسەر و شتە چیە دەڕاستیەوە کوتم بەداخەوە ئەو توێژە سیاسی کە ئەمڕۆ لە عراق حکومڕانی کردو لە ڕابردووشە واکە هەر کەسێک چوو ئەو سکتەوە ئیتر بیر لە خۆی بکاتەوە یعنی چۆن ئەڵێ ئەگەرێکێ بیر لە خۆی نکاتەوە خارجی سڕ بکە خارجی ئەوان ئەخوێنێ بۆیە بەداخەوە سەرەکەی لە 300 ئەوەنە کۆی ئەوەنە ئەندام پەرلەمان یەکێک نەهات تەنها لە پەیجەکەی خۆی باسی شتێکی ئەوە لە ئارادایە هەتا دەرچوو چۆن ئەم بە بەنهێنی کرا چۆن باسکە ئەمە بەڕاستی کۆمیدیایە ڕەنگە لە مێژووی سەدان ساڵی پەرلەمانتاری دنیا داشتی وا ڕووی نابێ پەرلەمانێک بە کۆی 328 ئەندام کۆ ببنەوە لەسەر مەسەلەیە کۆک بن و بە نهێنیەکی بەو شێوەیە نازانم باقیقەدەمە چی پێوت ئەمنی قەومیە نەیانێ ئەمە چی پێ ئەوتر بەڕاستی کارزۆر پرسێکی دیکە سەبارەت بەوەی ینی قسەیەک لەسەرەوە کرێت ئەوتێت تەنها شتێک کە شارەکانی عێراق لە شارەکانی هەرێمی کوردستان باشتر بێتیایە ئەوەیە ڕەنگە کەمانگانە موچەیان پێدرێت لێرە موچە دواکەوێت لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ینی گەشەکردن و بینا و بیناکاری و ئەمارەوە ئێمە ڕەنگە هەندێک لەوان باشتر بین بەڵام من ئەمە پرسیارەکەم نییە پرسیارەکەی من ئەوەیە لێرە ئەوترێت هەست بە بەرپرسیارەتێکی زیاتر کراوە سەبارەت بە تێکچوونی دۆخی شارەکان و ئەمنیەت پێت وایە پێویستە ئەوەی ڕوئەدا لە شارەکانی ناوەڕاست و باشوور حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسەکان و سەرکردایەتی سیاسی چۆن بیخوێننەوە و چۆن سوودی لێوەرگرن ڕاستیا خوێندنەوەکار ئەوەیە پێویستە هەموو نەک ئەوەی کە لە خوار و ڕوویداوە ئەمە بێ بە هۆکارێک بۆ ئەوە هەموو کاتێک حیزبێک کە بێ لە دەسەڵاتە بمێنێتەوە یا حکوومەتێک بێ بەردەوام بێ پێویستە بەخۆیان بچێتەوە پێویستە نزیک بێتەوە لە خەڵکەکەی خزمەتگوزاریەکانی بۆ زیاکا بۆی متمانە لە بینیانە بمێنێ و بتوانێت ئەویش بەردەوام بێ لە حکومڕانی خۆی ئەمەش نمونەیەکە ئەگەر چۆن کووردە دەمێکەوتێتی جام کە پڕ بوو لێڕژێ لەبەرەوە هەر کاتێک کە خەڵک هەستی کرد کە نەعەدالەتێکی جگار زۆر دەرفەتی کار بە هیچ شێوەیەک نامێنێ ئەمانە ئیتر لە باشوور بێ لە باکوور لە حقیقەت ئاگاتە ئەوە خۆ بینیمان لە کوردستانیش چەند جارێک خۆ پیشاندان کرا ئەمانە بەڵام ئەو بەراوردکاری ڕەنگە ڕاستیا گونجاو نەبێ بەراوردکاری ئێمە لەگەڵ ئەوانە بکەین بەهۆی کۆمەڵی هۆکارەگەت بێت و کاتە بێیان بەرنامەیەکە دەتوانین قسە لەسەرەوە بکەین لەبەرەوە ئێمە نەخوازیارین ئەوەی لە باشوور ڕۆدا بێتە شارەکانی کوردستانەوە وەنە ڕاستیە ئەو هۆکارانی کە لەوێشن ڕەنگە هەندێک هۆکاری هاوبەشە بێ بەڵام لە حقیقەتە هۆکاری تریش هەن کە ئێمە لەگەڵ ئەوانە جیاوازین سپاس دەکەم کاک دکتۆر محەممەد ئیحسان ئامادە بووە با بچینە لایەویش بە یارمەتی جەنابتان دکتۆر محەممەد ئیحسان سڵاوتان لێبێت سپاس بۆم دەرفەتە گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەین لە یەکێک لە تویتەکانی خۆیدا سەید موختەدا سەدر ئەڵێ
پێویستە لایەنەکان واز لە پرسی گفتوگۆ بۆ پێکێنانی هاوپەیمانی نوێ گفتوگۆ سەبارەت بە حکوومەتی داهاتوو بێن و تەنها تەرکیز و فۆکەسیان لەسەر چارەسەرکردنی ئەو کێشانە بێ و ئەو قەیرانانە بێ کە بەهۆی نەبوونی کارەبا خراپی کەرتی تەندروستی خراپی کەرتی پەروەردە سزادان و دادگاییکردنی گەندەڵ و گەندەڵکاران لەسەر ئەمانە بوەستین. من ئەمەوێ ڕەبتی کەم بەوەشەوە ئایا ئەمە وا ئەکا کە عەبادیش نەتوانێت خولێکی دیکە بەردەوام بێت بەهۆی ئەوەی ئێستا ڕوەدا واتە دوودیوە پرسیارەکەم. پێشەکی زۆر سوپاس و داوای لێبوردنێکم تاخیر بووم بە ڕێگا لە بداتی بەڕۆگرامەکەی جەنابتان بۆ ڕێز و سەلامش بوو میوانە عەزیزەکەی تۆ کاک دڵشاد. تویتەری جەنابی سەید موقتەدا حەقیقەت دوو لایەنی هەیە. یەکەم شت دەڵێ دەیەوێت تەمامەن فەشەلێکی تەواو بەو حکومەتەی بێنێ کە عەبادی سەرۆکاتیەکە. نقطەی دووەمیش تا ئێستا قسەی خۆی نەکردیتەوە بە شکلێکی تەواو ئایا ئەم مزاهراتانەی کە لەوێ ئەچن لە ناو وڵاتەکە خۆ دەوری خۆی چییە؟ و ئەوانەی کە مزاهراتەکەن هەمویان پیان دەڵێن تۆ خۆت دوورکە لە مەسەلە جارێ خۆت نەیەتە ناو ساحە. بۆچوونەکەی منی شخصیت کە بەر زۆر شەرازاییەکی باشم هەیە لەوەی تێکە حەقیقەت لە بەردوور نییە لەوەی کە موقتەدا خۆی دەورێکی تری هەبێت بە تەهیشکردنی شارعەکە ئەو نقاطانەیەکی هەیە ئەگە دوو مانگی تریش بە عەبادی بدات ئەم حکومەتە 15 ساڵە عینی مەشاکلی هەیە عینی شتی هەیە هیچ شتێک دەیتوانی حەل بکات. ئایا متەوەقعەکەی تۆ خۆت دوو مانگی تریش یان بچوونەکەی منی شخصیەوە لەبەر فەهمێکی تەواو بۆ عەقڵی ئەوانم هەیە دەیەوێت تەمامەن فەشەلێکی تری بەم حکومەتە بێنێت لەبەر ئەسڵەن کابرا ئەمڕۆ کەفتیتە مەرحەلەیەکی شک ئایا چه دەورێکی هەبێت لە تەحالفاتی کە لە پێش مزاهرەکانی جنوبی دەست پێ بکرد دووچوونێکی هەبوو دەیانوان تەهمیشێکی دەوری سەید موقتەدا بکەن یان قایمەکەی بکەن. حەقیقەت بەڵام بۆچوونەکەی من ئەوەی کە ئەمڕۆ ڕۆی ئەدات نەم عێراق مەسەلەکە تەنها ئاو خەدەمات و تەعینات نییە. من ڕەبط یەکەم بە بنیەی سیاسی نظامی سیاسی ئەم وڵاتە بەڵام زۆر ئەم مزاهراتانە تەخیر بوون. خۆشبەختانە کەس ناتوانێت بڵێت کورد سەبەبێکی ئەم مزاهراتانەیە یان سنەکان هەمویان ئیرهابین. ئەمڕۆ خۆشبەختانە ئەوانەی کە مزاهراتەکەن خۆیان شیعان حکمڕانیەکەی خۆیان شیعان مزاهرەتەکانیش هەمووی لە مەنتاقەکانی جنوبی عێراقی کە ئەکسەریەتێکی ساحقی شیعیتیایە. بەڵێ دکتۆر کەواتە ئەگەر ئەوەی لە عێراق ڕوئەدات وەکو جەنابیشتان باسێکی کورتان لێ کرد یعنی وەکو لە داواکاریەکانە تۆ ڕەخساندنی هەلی کار پاش باشکردنی پەروەردە باشکردنی دۆخی تەندروستی باشکردنی کارەبا دادگایکردنی گەندەڵکاران دادگایکردنی ئەو کەسانەی کە ڕۆڵیان هەبووە لە خراپبوونی دۆخی ئەمنی و دروستبوونی بۆشایی ئەمنی. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئەگەر ئەم خۆپیشاندانانە لە شارە جیاوازەکانی عێراق کارتێک بێ ڕاکێشرا بێ موقتەدا ڕای کێشاوە یاخود وڵاتێکی دراوسێ بێکەس منەڵێم لە بەرنسبەی ئەو مەجموعە گەورەی ناخبەکانی کە لێ هەن ئەگەسەی نەتیجەی هەڵبژاردنەکان بکەی جەماعەتی موقتەدا سەدر دەورێکی تایەتیایە حقیقت بەڵام وەزە عێراق ئەو نەخۆشیەی کەتیایە ئەمڕۆ کاکە لە جنوبی عێراق بڕوا بکەن ڕاستە حکومەتێکی شیعەلەوەیە ئەگە سەیری بکەی باوەڕ بکە مووسڵ بە خراپی خۆی لە زۆر جێگا چاکترە لە بەسڕا سەلاحەدین بە خراپی خۆیت و بە شەڕی داعشەوە زۆر چاکترە لە مثەنا یان لە دیوانیە ئەوەی کە لەوێ کراوە ڕاستە بەنەری گەورە ئیعلانی گەورە بئەنەه ڕاست ئاوە کەهرەبایە بەڵام چی وای کردیە کە ئاو نەبێ چی وای کردیە کە خەدەمات نەبێت چی وای کردیە کە کەهرەبا نەبێ لە دوای 15 ساڵ لە نظامێکی شیعی تند لە وڵاتە و بەقەدەر میزانیەتێکی زەبەلاحی وا ئەو پارەی لە عێراق سەرف کراوە لە 2003 تا ئێستا دەتوانی لە عێراقێکی زیاتر پێشکەوتوتر لە دووبەی بجێ بکەی بەڵام فەساد نەبوونی کابرایی تەواو نەجێبەجێکردنی پلانەکانی خۆی حکوومەتێکی بێحکمەت هیچ حکومەتێکی نییە لە وڵات لە دوای 15 ساڵ نەیتوانێتە هیچ پروگرامێکی خۆی جێبەجێ بکات لە وڵاتە ئەگە بڕۆ سەیری وەسەد و جنوبی عێراق عادە ئەو نەخۆشخانەی کە سەدام حسێن داناوە نابینیت ئەو ڕێگایی کە لەسەر زمانی سەدام حسێن دابین کراوە نەدیتەوە یان ئەو جسرەی کە لە بەسڕا کرد و حکومەتی ئیتالی لەوان دروست کراوە یەک پرسیارەکە ئەوەیە ئایا حکوومەتی عێراقی ماعەدا گەندەڵی ئەو پارەی هەندە ساڵ لە کام جێگا سەرف کراوە تەنها گەندەڵی
گەندەڵی عامێکیە بەڵام من ئەڵێم ئەو ئالیەتی دەولەت ستراکچەری حکوومەتی عراقی ماکینەیەکە بۆ پیاکردنی گەندەڵەکان مەجلسی ناحیەت هەیە مەجلسی قەزات هەیە مەجلسی محافەزەت هەیە پەرلەمانت هەیە هەر کەسێک لە خۆی دەوێت ئەو پارەی کە تەخسیس کراوە یان یەکێکی خۆی دابێت حکمڕانی وانە ئەو کەسانەی کە حکمڕانیەکەن لەم وڵاتە سەیری بکەی مقارنەی ئینجازاتی بکە مقارنەی میزانیەتی بکە مقارنەی ئەو شتانەی کە جێبەجێ بکریا بڕوا بکە جێگای داخە وەسمەیەکی عارە لە جەبینیان. زۆر سپاس دکتۆر بێگومان دێمەوە لای جنابتان. دکتۆر دڵشاد هەر بە قسەکردن لەسەر دۆخی عێراق یعنی بۆ نمونە ئەگەر باسێکی ئەمریکا بکەین ئەبینی وتەبێژی وەزارەتی دەرەوە هێدە ناورد یعنی باس لەوە کاڵێ ئەمریکا پاڵپشتی خۆپیشاندانی ئاشتیانە و هێمنانەکە و مافی خۆیانە کە داوای مافەکانی خۆیان بکەن و بۆ نمونە نێردەی نەتەوە یەکگرتوەکان هەموو ئەمانە ئاگادارن لە عێراق چیە گوزەرێ. پرسیارەکە ئەوەیە وەکو کاک دکتۆر محەممەد ئیحسانی شاماژەی پێدا لە دوای 2023 بۆ قبولیان کردووە یان ئەوان هیچ کێشەیان نییە ئەوەیە گوزەرێ با بگوزارێ. ڕاستیە ئەگەر سیرێکی ئەو یادەوەریانە بکەین کە بریمەر و دوا تریش لە عراقا هاتنە دوای ڕوخانی سەدام حوسێن زۆر بە ئاشکرا دەرەکەوێت کە ئەمریکا عراقێکی شکست خواردووی دروست کرد عراقێکی شکست خواردووی بەجێهێشت زۆربەی زۆری ئەو بڕیارانەی کە بریمەر دەری کرد و دواتریش لە بۆ زەمینەی عراق ناگونجا فرۆشتنی ژەرخانی عێراق بە تایبەتکردنی هەموو کەرتەکان موچەیەکی بڕینەوەی موچەیەکی زۆر بۆ طبقەیەکی فەرمانبەر کە لە عراقا بۆ شێوازە نەبوو ئەمە جگەرەوەی وەکو کاک دکتۆر باسی کرد عراق سیستەمێکی ئیداری وای بۆ خۆی دانا لە ئەنجومەنەکانەوە بیگرە هەر یەکە و بە کۆمەڵێک ئیمتیازی گەورە لە داهاتی گشتی کەوتە ناو ئەو سێکتەرانەوە و هەر یەکە و دەسەڵاتێک لە دەسەڵاتەکان ئەمە وای کرد ئەوان خۆیان بەڕاستیە بەشێک بن لە هۆکارەکانی گەیاندنی عراق بەم ڕۆژە ئەمە خاڵک حاڵێکی تریش لە ڕاستیە ئەوان ئەوەندە باکیان بەوە نییە لە عراقا ژیان چۆنە گوزەرێ و چۆن ئەوە دێ و لە ڕووی یاسایی و دەستوریشەوە دەسەڵاتێکی ئەو تویان بەسەر ئەویان نییە کە بڵێن ئەمە ئەبێ وا بکەیت و ئەبێ ئەووانەکەی و ئەمریکاش لە زۆر شوێنی تری دنیا کە ڕۆیشتووە لە ڕاستیە لە ڕووی ئیدارە دروستکردنی دەوڵەتانەوە شکستی خواردووە یەکێ لە هەرە بیرمەندە گەورەکانی ئەمریکا فۆکۆیامایە کە بازە بینە دەولاکە چۆنەتی دروستکردنی دەوڵەت دەکە بازەوەکە کە ئەمریکا لە ئەفغانستان شکستی خواردووە لە عراق شکستی خواردووە کە نەیتوانیوە ئەو ئەوەندەی کە خۆشی حاکمی فعلی بووە دەوڵەتێکی کارا دروستکە کە خزمەتگوزاری و لایەنە ئەساسیەکانی ژیان پێشکەش بە خەڵکی بکە. کەواتە ئەو قسانەی باس لەوە کرێ کە ئەمریکا پاڵپشتی ئەوە کە جارێکی تر بۆ خولێکی دی بۆ 4 ساڵی دی عبادی لە پۆستەکەی بمێنێتەوە تەنها قسەیە و ئەکرێت یان ئەمریکاش باکی نییە بەوەی کە 4 ساڵی تریش عێراق دۆخی لە ئەم ساڵ و پاریش خراپ ئەمریکا کە پاڵپشتی عبادی یار کەسێکی کاکا بۆ ئەوە نییە کە عبادی نمونەیەکی جوانی حکمڕانی دروست کردو لە عێراقا بۆ ئەوەیە کە عبادی بۆ خۆی ئێوێ ئەمریکا ئەوە نەچێتە باوەشی ئێرانەوە واتە ئەوەنە نزیک نەبێتەوە بێگومان نزیکە هەر بەڵام ڕەنگە نزیکەکەی لە یەکی تر کەمتر بێ کەوابێ ئەوان پشگیریکردنەکەیان لەسەر زیاتر بەرژەوەندەکانی خۆیانە نەک لەبەرەوەی ئەم نمونەیەکی جوان ئێران بەرژەوەندی هەیە لەوەی کە ینی پاڵپشتی خۆپیشاندانێکی لەم جۆرە بکە بۆەوەی تەرکیزی ئەمریکا بە شێوێک لە شێوەکان لەسەر ئێران نەمێنێ و بێتە سەر عێراق. من وەکو خۆمای نابین و ڕاستە ئێران بەرژەوەندی نەتەوەی نیشتیمانی خۆی هەیە لە حقیقەتە ڕاستە خاوەن مەزە بۆ دەستی لە عێراقایە تا بینەقاقای لە عێراقایە و فاکتەرێکی زۆر گرنگیشە بەڵام بڵێ ئەو فاکتەرە بۆ دروستکردنی خۆپیشاندان لەبەر ئەوە لە ڕاستیە من وانای بینم بەڵام بێگومان وەکو دەوڵەتێک کەشتێکی ئاوا ڕوەدا بیرەکاتەوە چی لە بەرژەوەندی خۆیەتی ئەویانەکە مانەوەی خۆپیشاندانەکان لە بەرژەوەندی ئێران بێگومان پاڵپشتیەکە ئەوە بەرژەوەندی نەتەوەی بێگومان ئەوان خاوەنی مؤسساتن ئەنجومەنی قەومیان هەیە و چەندین بەراکیزیان هەیە بە پێی بەرژەوەندەکانی خۆیان بڕیاری سپاس دەکەم دکتۆر محەممەد ئیحسان یعنی سەبارەت بە دۆخی عێراق دوایەوەی کە بودجەی 2010 عێراق پەسەند کراوە ئەبینی قسە لەسەرەوە هەیەڵێت بۆ نمونە 15,000 هەلی کار لە بەسڕا ئەڕەخسێنن پارێزگاری میسان ئەڵێت داوامان کردووە 7,000 هەلی کار بۆ بێکار و دەرچووەکانی زانکۆ و پەیمانگاکان بڕەخسێنرێت بەڵام لە کاتێکە ئەم شتانە ڕووەدا واشنگتن پۆست ئاماژە بەوە ئەدا کە داعش کارا بۆتەوە و هەوڵی سەر لە نوێگەڕانەوە بۆ عێراقەدا پێت وایە عێراق خۆی سەرقاڵ کردووە بە گەمەیەکی بچووکەوە و خەریکە کارەساتێکی دیکەی هاوشێوەی 2014 و ڕۆژانی دواتر ڕوئەدات من ئەڵێم ئەو شتانەی کە لە عێراق ڕۆیەدات بەڕاستی بە حلولی تەرقیعی بەو حلولانەی کە حکوومەتی عێراقی ئەمڕۆکات کێشەکان حەل نابێت
ئەو کێشانەی کاڵێت هەموو پێنکیلەرە موسەکەنێکە بۆ فترەیەکی کورت جارێکی تر کێشەکان سەر هەڵەدات بەڕاستی داعش جارێکی تر دەست بە کاری خۆی کراوە ئەگە سەیر بکەیت لە زۆربەی مەناطقەکان و نەوعیەتی عملیاتی کە جێبەجێکات ئەم ڕاوەیە بیانەه بنیەتێکی تری هەیە لە بەر عێراق جەیشی خۆی سەحب کراوە ئەو نەشوەی ئەو انتعاشەی کە جاران هەبوو لە شەڕی داعش نەماوە جاریتر نە حەشدی شعبیە و تااقەتەی ماوە نە عێراق و ئیمکانەتی ماوە نە ئەمری تەنها ئەوەی کە شەڕی داعشەکە لەم قۆناغە کورد و قواتی تەحالفی ئەمریکین بەتەنیا ئەو ئیجراعاتی کە عێراقەکە لە ئالیەتی ئەگە تەشخیصێکی تەمامی مەشاکل نەیەتەکردن ئەگە نەخوشی یەکت دەبێت بە تەواوی تەشخیصێکی تەواوت نەبێت معالەجەکانی تۆ هەمووی لە جێگای خۆی نابێت ئەوانەی کە ئەکات ئەمڕۆ لە بەسڕا 6,000 کەس تەقدیمیشی کردیە ئەوان دەرفەتی 10,000 کەسی داناوە ئەم ئایا ئەگەر تۆ بیت تۆ عینی کات ئەزمەیەکی مالیت هەیە عینی کات پارەیەکی ئەڵی نەتوانیوە عەجزێکی تەمامت هەیە مەدیونیەتێکی زۆری گەورەت هەیە تۆ بیت 10,000 هەڵی کار بۆ خەڵکێکی نەکارکەر نایە تااقەتی کاری نەبێت ئایا مەشاکلەکان حەلە بێت من بۆ چوونەکەی منەوەی حلولی تەرقیعین ئەو ئەزمەی خەلیەی کە داناوە ئەم مەسەلە دێتە گۆڕانکاریەکی عێراق پێویستە بۆ چوونێکی تەواو بە بنیەی خۆی سیاسی پێ بچێت ئایا ئەم وڵاتە بەو ڕێگایی کە ئیداریان کراوە زۆر فەشەلیان ئێناوە ئەو نخبەی کە ئیدارەکە کە خەڵکی حکمڕانی نین حکمڕانیان پێ نایەتەکردن با اعتراف بکەن خۆشبەختانە ئەمڕۆ یەکێک لە فیگەرە گەورەکانیان ئەڵێ ئەمە فەشەل منینە یەکەم عێراقیە بێنم کە ئەمڕۆ هادی عامری ئەڵێت من فەشەلمانێنەوە لە پێش هەموو کەسێک ئەم حلولانە سەر ناگرێت سەبارەت بە پرسیارەکەی تۆ بە کەکدرشاد من ئەڵێم کە ئیران بەڕاستی ئیران یەکێک لە متەضەررینە گەورەکانە بێت ئەگە وەزک لە عێراق تێک بچێت لە بەربوونیەی ئەساسی ئەم وڵاتە ئیران دەورێکی تیا هەبوو نقطەی دووەم ئیران یەکێکە لە گەورەترین مستەتمەرەکانی عێراق سووکێکی ئەگەر نەستیقلالێکی سیاسی تێپەیا بێت بڕواب کە زەڵمەندێکی گەورەیە بێت لە معادلەی سیاسی لە وڵاتە بەڵێ سپاس دەکەم دکتۆر دێمەوە لای جەنابیشتان دووبارە دکتۆر دڵشاد وردە بینە ناو هەرێمی کوردستان و کاتی لە بەردەستمانە باسێکیەوە بکەین یعنی جەنابتان لە پۆستێکی فەیسبوکدا ئاماژەتان بەوە داوا کە حتا ڕز نەسووتاوە سەبارەت بە ڕۆژی ناوخۆ پەیوەندی هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان خۆتەزانی بە پەیوەندیەکی ئێجگار هەستیارە لەگەڵ یەکتر تێپەڕن و هەر یەکەیان لەگەڵە ویترەکەم تا زۆر مەسافە و ماوەیەک لە یەکترەوە دوورن ئەوەی پێویستە لە ئێستا لەسەر گۆڕەپانی سیاسی لە نێوخۆی باشووری کوردستان بکرێت چییە بۆی دوایی ڕێی دکتۆر محەممەد حەسانی شو ڕاستیە بە خۆداچوونەوەیەکی سەرجەم هێزە سیاسیەکان بە خۆیاندا و بە پەیامەکانی ڕابردویانە بە ئەو هەنگاوانەی کە ناویانە چی هێز ئۆپۆزیسیۆنەکان چی ئەوانەی کرد دەسەڵاتە بوون زۆر گرنگە بۆ لەبەرەوەی هەرێمی کوردستان لە ڕاستیە هەرێمێکە دۆخەکەی زۆر جیاوازە لە زۆر شوێنی کەم نمونەی هەیە لە دنیادا یەکەم هەرێمێکە لە ناو وڵاتێکە بەپێی دەستور فیدرالیە و ئەم هەرێمە وا ئەزانرا لە ڕابردوودا لە بەردەم هەڕەشەیان نیە و ئیتر مافەکانی خەڵکی کوردستانە دەستورە سەرمێنراوە بەڵام دەرکەوتوانیە ئەم هەرێمە هێشتا لەبەر هەڕەشەدایە بینیمان کە هەم هەڕەشەی داعش هات دوای داعشیش هەم لە عێراقی فیدرالیەوە چه هەڕەشەیەک هات کورد بەپێی دەستور لە ناوچەدا بڕێنراوەکان بوو هیچ بڕگەیەکی دەستور نییە کە بڵێ نابێت کورد و هێزی پێشمەرگە لەوێ بێ بەڵام لە کاتێکە کەباری کورتکەوتە لێژی ئەوە بوو هیچ جویان نەدرای دەستور و ئەو مافە دەستوریە لە خەڵکی کوردستان سەررایەوە کەوابێ ئەبێ ئۆپۆزیسیۆن لە ئەم هەرێمەدا وەروەها دەسەڵات لەم هەرێمەدا نمونەیەکی جیاواز بن لە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لە وڵاتێکی تری خاوەن سیادە سەربەخۆ بەو مانایی کە پێویستە ئێمە چەند هێڵێکی سوورمان هەبێت چەند هێڵێکی سوور دابنین لەو هێڵە سوورانە تەجاوزی نەکەین چی ئۆپۆزیسیۆن چی دەسەڵات ئەو هێڵە سوورانە چین ئەوانن کە پارێزگاری لە خەڵکی کوردستان و خاکەکەیەکەن واتە پێویستە لێرە ئەوانەشی کە وەکو ئۆپۆزیسیۆن بیرەکەنەوە هەر لەگەڵەوە بن لەگەڵ نایەنەکانی دیکە دابنیشن و گفتوگۆ بکەن و چارەسەرێک بۆ دۆخەکە بدۆزنەوە ئۆپۆزیسیۆن بوون لە ڕاستیە بەعسکردن نییە من زۆر جار پێشتریش لە ساڵانی ڕابردوودا وتومە کاتێک کە ئەزمەیەکی سیاسی لە بینی 2000 ڕۆدا پێویستە حرەکەتی دیپلۆماسی بەهێز بێ بەداخەوە کورد فێر بووە کە دردۆن نەبێ بەعز لەگەڵێکتریاکەن قسە لەگەڵێکتری نابێ ئەمە ئەبێ دابنیشن گفتوگۆ بکەن بگەنە خاڵی هاوبەش چونکە هێشتا زۆر خاڵی هاوبەش کۆمانەکاتەوە و بەرژەوەندی هاوبەشش کۆمەڵێت سپاس دەکەم مەبەستمە ڕێی و بۆچوونی دکتۆر محەممەد حسانیش لەسەرەوە بزانم دکتۆر چەند گرنگە لە ئێستاە پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان لەو ئاڵۆزەی لە عێراق گوزەری ئێمە لە باشوور بتوانین ئاشتەواییەک بێنی نەکایەوە
گفتوگۆیەک وەکو کاکدکتۆر باسی کرد ڕاشکاوانە و هێمنانە لەگەڵ یەکتر بەبێ مەرج بەڕێوە بچێ باسی خراپیەکانی یەکتر بکەن بەڵام لەسەر بەرژەوەندی باڵای هاوبەشی نیشتیمانی کورد و هاوڵاتیەکانی کوردستان و وڵاتیەکانی ڕێککەون من ئەڵێم کورد لە هەموو قوناغێکتر بە تایبەت پارتی و یەکێتی لە هەموو حزبێکی تر زیاتر لەبەر هەموو نەزڕەی خەڵک بۆ پارتی و یەکێتی صاحب مالە نەک موعجرە لەبەر گەورەترین کورسیان هەیە گەورەترین پاڵپشتی گەلیان مجتمعیان هەیە لەناو مجتمع پێویستە لە هەموو کەسێک لە قوناغێک زیاتر نقاط التقاءی خۆیان تەرکیز لەسەر بکەن نەک نقاطی خلاف تا اختلافاتیان لەسەر هەیە وەزعی عێراق بەڕاستی لە وەزعێکی زۆر ئاڵوزدایە وەزعی ناخۆی کوردستان لە وەزعێکە کەس حقیقت تەمەنا ناکاتوە بەردەوام بێت وەزعێکی ئەقلیمی وەزعێکی تەمامەن خەتەردایە وەزعی ناوخۆی نێودەوڵەتی وەزعێکی خراپدایە پێویستە ئەمڕۆ کورد لە هەموو حزبە سیاسیەکان پارتی و یەکێتی یەک دەرگاکە کراوە بێت هەمویان پێکەوە لەبەر ئەگەر ئۆپۆزیسیۆن بیت ئەگەر معارەزەت بیت پێویستە فکرەکەی کۆبوونەوەیان ئاماژەیان بەوە دابووکاوان دەرگایان کردوتەوە بەڕووی پارتە سیاسیەکانی پێت وایە ئەمە کافیە کە دەرگاویستە بجوڵن بەرەو لای لایەنەکان من بە وزوحی ئەڵێم ئەم دەرگەکراوە زۆر شەفافیەتی تایە دەرگەکراوەکە نییە من ئەگەر برای گەورە بم تعاملم هەیە هەموو سعدادێکم هەیە لەگەڵ برایەکی کچکە قسە بکەم خلافاتی پێشن لە ئەمە منطقی سیاست وایە لە پێش هەڵبژارتن مجموعەیەکی خلافاتت هەیە مجموعەیەکی نقاطت هەیە مجموعەیەکی خطابی سیاسیت هەیە لە دوای هەڵبژارتن پێویستە لەگەڵ هەمویان دابنیشن پێویستە ئێمە بڕۆین دەرگای حزبە کچەکانی دەبنی پێپڵی وایە کاتەوەرن مشکلەکەتان چییە چتان دەوێت قۆناغەکە ئەمەیە بچوونەکانتان چییە لە سیاست چەند کەس بکەیتە شریکی خۆت سەرکەوتنە چەند کەس دژی بەرژەوەندی تۆ بێن دژی خطابی تۆی سیاسی بێن من ئەڵێم ئەوە شکستە پێویستم قۆناغە ئەو خطابەی کە دەرگا کراوەیە کافی نییە پێکەوە هەردوو حزبە سیاسیەکانی گەورەی کوردستان لەگەڵ حزبەکانی تری کوردستان حزبەکانی تری کوردستانیش بە منطق تەفکیر بکەن کەرەم الله ئیمڕەن عەرەفە قەدرە نەفسیه ئەو غروری جاران ئەو فکرەی کە هەمویان دەیویست هەموو کەسێکی تر تەدمیرکەن خۆیان بمێنن بۆیان ناچێتە سەری با بێن پێکەوە خۆیان بپارێزین ئایندەی کوردستان پارێزین زەخت لەسەر هاوڵاتیەکانی کوردستان کەمیکەین ئەم وڵاتە ئەوەی کە تەحملی کردیتەوە لە 2014 کەم نییە بەڵێ دکتۆر محەممەد ئەحسان چاودێر و شرۆڤەکاری سیاسی لە هەولێری پایتەختەوە سوپاس بۆ کاتی بەێمە و بە بینەرانت بەخشی و لە ستۆدیۆژ لێرە دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان چاودێر و شرۆڤەکاری سیاسی سوپاس بۆیە و بۆ بچوونەکانتان بینەرانی ئەزیزم باسی ڕۆژ کۆتاییات سوپاس بۆ تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خواداون کاتێکی خۆش